بحشت گله جارا بو ماهاتیا بحث کرن هم آینه پیروز اسلامی دا و هم آینه بریجی و هم پیغمبر اسلام محمد صلوات خود السرون صلی الله علیه و سلم گله جارا بحث کریه و آیات قرآن پیروز دا گله جارا اماجه بحشت هاتیا کرن بناو جدا جدا هر مسلمانک و هر ایمان دارک جی کاری و کسابت هایی بوهندیه که بچتا بحشته بحشت یا چاویه و کیویه و چاو ام بچینه بحشته و درجات توی مرتبه توی چوانه خود حس کرد ام دنو که دست بکی و ایشلا برنامه که تایبت بود و بوما برچافرونی اکا زیده تر بود که ام چاو بچینه بحشته و ایشلا خود حس کرد دنو که جی دکتر عبداللطیف احمد ما مستای زانینگهی و ما مستای آینی و پیش نویج و تارخین و حتی دومایی که شولت باش داد گلم و دکتر گلک ممنون بوده خودش ترازی بود انشالله خب ما خاطر بهشت خودی روزی نویج و طاعت و همی قبل کتب بتریک بو چونا بحشته آمین لك الله يورش يا ربي سپاس دکم ریکات چونا بحشته یا خوشه والله خوشیشه و ناخوشیشه خوشی کی چونه ناخوشی کی چونه پیاوێک ڕۆژێکیان لە بەرامبەر پێغەمبەر وەستا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا بە سواری وڵاخەکەی بوو فەرمووی یا رسول الله دلني على عمل يدخلني الجنة ويباعدني عن النار یا الله ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شتێکم نیشاندا لە بەهەشت نزیکم کاتە بمخاتە بەهەشت و لە دۆزەخ بە دوورم بگرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لەقەد سەئەلتە عن عەظیم پرسیارێکی مەزنت کرد پرسیارێکی گەورەت کرد هەموو هەوڵ و تێکۆشانی ئەوەل و ئاخیری مرۆڤایەتی ئەوەی کە ڕێی خوا بگرێتە بەر بۆ ئەوەی بچێتە بەهەشت و لە دەچێتە جەهەنەم خوای گەورە دەفەرمێ فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز یا الله هەر کەس لە جەهەنەم بپارێزرێ نەخرێتە ناوی هەر شێوازێک بێ و بخرێتە بەشتەوە فاز سەرکەوت خۆی لە ژیانی دنیادا ژیان بەگشتی پێشبڕچەیە مسابقەیە ئیمتیحانە تاقیکردنەوەیە هەمووشی هەوڵ دەدا بۆ فەوز بۆ سەرکەوتن بۆ دەرچوون بۆ نەجات بوون خوای گەورە دەفەرمێ فقط فاز کێ دەرچووە ئەوەی نەچێتە جەهەنەم بچێتە باشەوە دەرچووە جا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی تۆ پرسیارێکی گەورەت کرد مەزنە زۆر وإنه ليسير على من يسره الله عليه بەڵام ئاسانیشە بۆ کەسێک خوا بۆی ئاسان کە انشالله خودی بما کەواتە مەزنە زۆر گەورەیە بەڵام ئاسانە کە خوا بۆ داسان کە خوا بمان ئاسان کە ئەنجا سەڵات وسەلامی خوا لەسەر فەرمووی خوای گەورە بەتەنها بپەرستە و شەریکی بۆ دامەنێ ئەمە یەکەم مەرجی چوونە بەهەشتە کە تۆ ئەهلی تەوحید بیت چون بڵێ ئەمە کردنەوەی ئەو ئەپلیکیشنەیە کە ئەو جی پی ئێسەیە بەرەو بەهەشت دەبێت ئەمە یەکەم هەنگاوی یەکەم دوگمەیە یەکەم زڕە خوا بەتەنها پەرستە لەگەڵ خوا کەس نەپەرستی نە پێغەمبەران نە فریشتەکان نە پیاوچاکان نە ئەولییا نە دار نە بەرد نە سەنەم تەوحید بەس خوا بپەرستی و تەنها و پشت بە خوا ببەستی وەمیان فەرمووی پێنج فەرزەکانت بکەی الصلوات المكتوبة انجا فرمي تصوم رمضان مانجي رمضان بروجو بيت وكمالت هبو زكاتي لي بديت خو مالكي زوري بي بخشيوي زور انجا دليل لوي بيم بخشيوي لتشل ديناركم بدروا فقير هجار شلا دينارك لتشلا دينارك وحجي مالي خوا امشيان لعمر دا يكجار بيويستا انسان حجي مالي خوابك كقبلي مسلمان ببيني ولا قال تيغراي مسلمان يعني كثير بينتها يعني اسانا فعلا قرسيتي تيدانيه يسروا ولا تعسروا بهم بارك الله فيك بهم مشتكي بلام كسك بشتي تبكات ونوج نكات وروجو نقري وزكاه ندا وحج نكا ومالك زوري هي زكاتي طبعا قرصه بونا كذا برشت فرح دكتور او بس ما كرت مثلا بس شي وسرتايكي باش زابە شێوە سەرەتایەکەش باسکەم کە بەهەش لەکوێیە بۆ هەر شوێنێک دەڕۆی لە خەڵک دەپرسی فلانە شوێن لەکوێیە جوانە ئەی بەهەش لەکوێیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرموودەیەکدا فەرمووی کە باسی فردەوس الئەعلای کرد یعنی شوێنە هەرە بەرز و خۆشەکەی ناو بەهەشت فەرمووی وفەوقەه عەرش الرەحمان لە سەرووی فردەوس الئەعلای بەهەشت عەرشی خوای پەروەردگارە بەهەشت لە سەرووەیە لە سەرووی ئاسمانەکانەوە لە ژێر عەرشی خوای پەروەردگارە بۆیەش کاتێک کە کەسێک دەمرێت ئەگەر ئەهلی بەهەشت بێت ئیماندار بوو بێ کردەوەی چاچی کرد بێ ڕوحیانەتەکەی زۆر بە ئاسان دێتە دەرەوە مەلایکەتی ڕوخسار جوان ڕوحی دەکێشن کفنی بەهەشتی بۆ هاتووە
چۆن کەفن بۆ لاشەمان هەیە کەفن بۆ ڕوحیانەتەکەش هەیە ڕوحەکە دەخرێتەوە کەفنی باشتە و بەرز دەکرێتەوە بۆ سەرەوە خی گەورە بڕیاری بەهشتی بۆ دەدا ئەنجا دێتەوە ناو لاشەکەی لە ناو گۆڕیدا بەڵام کە هات و ئەو کەسە کەسێکی منافق و کافر و فاجیر و خراپ بوو بێ کەفنی دۆزەخی بۆ دێ ڕوحی دەخرێتەوە ئەو کەفنەوە بە ناڕەحەت ڕوحی دێتە دەرەوە و دەیانەوێت بەرزیکەنەوە دەرگای ئاسمانی بۆ ناکرێتەوە ئەم ڕوحە بۆ بەهەژ نییە بۆ سەرەوە ناچێت ئەو بۆ ئەسفەلە سافلینە بۆ جەهەنەمە کە لە خوارەوەی خواپەنامەندە يعني بەهشت السەری جەهەنەم الخوارەیە بابەتی تایبەتیژی دروستکردنەوە بەهشتێ بەهشت دروست کراوە حازرە چاوەڕێمان دەکا یان دروست دەکرێ و بەردەوامە لە دروستکردنی یان ئەو کاتێک کە ئیتر حەق و حسابات تەواو بوو ئەو کات دروست دەکرێ و ئێمە دەچین لە ناو بەهشت دەمینەوە خۆی گەورە دەفەرمێ ئوعیدەت للمتەقین ئامادە کراوە تەرخان کراوە حازرە وبيغمر عليه الصلاة والسلام دفرمي أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر دا آمادم كردو بو عبد صالح كانم قران كاريتي دا نكرا ولو كاتيك دروس كراوة هتا بيقومان چونك للايان صانعيك ودروس كراوة كهم بونوري دروس كردوا بلام چوني دروس كردوا بيغمر عليه الصلاة والسلام روجيان الصحابة برسيالين كر فرمي يا رسول الله أخبرنا عن بنائها بناء الجنة دروس كرني بهشت شونا بناء كاني بهشت شونا فرمي صلى الله عليه وسلم يخوي جوري سلبي لبنة من ذهب ولبنة من فضة وملاطها المسك يا الله وملاطها المسك وتربتها الزعفران وحصباؤها الياقوت والمرجان يعني ئەم کەلیماتانە لێک دەیتەوە شیکەیتەوە فەرمووی هەر خشتە بلۆکێکی بەهشت دانەیەکیان زێڕە دانەیەکیان زیوە ئەی بەچی دائیمەن بلۆک بە چیمەنتۆ و شت دانرێ فەرمووی میلاتەکەی ئەو میسکە بە بۆنی میسک بە میسک دانراوە ئەی حەسباەکەی وردەچە و بەردەکەی بریتە لە چی الياقوت والمرجان اللؤلؤ والياقوت يعني کە گرانترین و خۆشترین جوانترین جۆری بەردە لؤلؤ و مەرجان و تربەکەی بریتە لە زعفران کە گران بەهاترین شێوەیەتی ئەنجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی من يدخلها هەر کەسێک کە بچێتە ناو ئەو بەهەشتەوە ئەو شوێنە خۆشەوە لا تبلى ثيابه ولا يفنى شبابه ينعم ولا يبأس يشب ولا يهرم يصح ولا يسقم سبحان الله بچیتە ناو بەهەشتەوە فەرمووی هەر گەنجیت و پیر نابیت هەر دەژیت و نامریت هەر لە خۆشی دایت و ناخۆشی نابینیت هەر لە ساغیت و نەخۆشی نابینیت جلەکانت کۆن نابێت خۆشیەکانت کۆتاییان پێ نایەت یعنی لە هەموو ڕوانگەیەکەوە بەهشت بەم شێوازە خۆی گەورە دکتۆر بیلا تەشبیه ئێستا بۆ نمونە شوێنێکی نیشتەجێبوون دروست دەکرێت ئەوەی ئەندازیارە خاوەن کۆمپانی و ئەو شوێنە نیشتەجێبوونە دەڵێ بەم شێوەیە دروست دەکەین بەڵام کابراایەک دەیەوێ گۆڕانکاری لەو شێوازە بیکە کە ئەم خانەوە بوو دروست کراوە و پارەکەشی دەدا ئەم گۆڕانکاریە لە بەهشتی ژێ بوو نمونە ئەوەی تو باست کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێماژەی پێکردووە منێک یەکێکی تر توزانم هەر یەکێک دەتوانانی بە کەیفی خۆی نەخشەیەک بۆ خۆی دابنێت دەڵێ من دەموێ ئەو هاوێ دوو حاڵەت هەیە حاڵەتی کەمال و حاڵەتی نسبی حاڵەتی کەمالەکە چ کاتێک خاوەن ماڵ کاتێک کە شوقەیەک دەکڕێت لە پرۆژەیەک دەیەوێت بیگۆڕێت کە جوانتری لە بەرچاو بێت جوانتری لە خەیاڵ بێت شوێنێکی تری جوانتری بینی بێ بەڵام کاتێک کە ببینی ئەوەی کە دروست کراوە هەر چەند فکر بێنێ و ببە بیر کاتەوە پرسیارکە لەوە جوانتر نییە دەیەوێت بیگۆڕێ تێکی ئێدا یعنی مرۆڤ کە خەڵقی خوای گەورەیە چێ لە ئێمە لە مرۆڤەکان لەسەر ڕووی زەوی تا ئەمڕۆ بیستومانە مرۆڤێک بڵێ من ئەم هەیئەتەی کە خوا دروستی کردو دەمەوێت بیگۆڕم دەمەوێت لوتم بێنمە پشتەوە چاوم بێنمە ژێر قاچم گوێچکەم بگۆڕم ددانەکانم زیادی کەم پەنجەکانم دانەیەکەم کە زیادی کەم لەقەد خەلقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم هەموو شتێکی خوا ئەحسن تەقویمە بەڵام گۆڕانکاری لە چی تردا هەیە لە بەهشتدا گۆڕانکاری لە داواکاری و مەطلب و خۆشیەکانی مرۆڤەکاندا هەیە يعني خواهي پردگار فرمي وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار كلما رزقوا منها من ثمرة رزقا هر كاتك رزقي كان بوديت ودزانن كشكل دا أو إدوينه بلام طعمكي جاوازة يا الله طعمكي جاوازة وشوازة يجي خوش ترى إنجا ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون لشوين تردا فرمي ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون أو تشتهي الأنفس أو الدنيا إستهيان أو
تشتهي الأنفس بهشتا جوانە ئەوەی کە نەفستان لەوێ حەزی لێتی و ئەوەی کە داوای دەکەن بۆتان هەیە. بەڵام زۆر جار لەم ئاەتەوە کەسانێک دێت دەڵێ دەی باشە لەوانەیە من حەزم لە شتێک بێکە لە شەریعەتدا ڕێی پێ نەدراوە. جوانە مەثەلەن زۆر جار باس کراوە دیاردەی فرەژنێتی بۆ پیاو دەڵێ باشە بۆچی پیاویش ژنیش فرە پیاوی نەبێت؟ ئایا بۆ ئافرەتانیش هەیە چەند پیاوێکیان هەیە بێ لە بەهەشدا؟ ئەمە بۆ باز نەکراوە دکتۆر باسکرا چوونە بێگومان باسکرا و باسی دەکەین. دەڵێن دائیمەن یعنی خۆشیەکان دەبێت لەگەڵ فیترەتە پاکەکان بێتەوە ئەنجا خۆشی تەواوە. چۆن؟ بابین بچینە شاری هەولێر. لە شاری هەولێر ئەگەر بڵێن فلان پیاو دوو خێزانی هەیە و عەدل و دادپەروەرە لەگەڵیان لە ناو خەڵکدا ئەم پیاوە عیبدارە لەکەدارە نوقسانە نەخێر بۆ کاکە دوو عائیلە بەخێو دەکات نەفەقەی دوو عائیلە دەدا عەدل و دادپەروەریشە لەگەڵیان. ئایا بۆ پیاوەکە یا بۆ ژنەکانی هیچ سەرشۆڕی و عیبەیە؟ نەخ. ئەی ئەگەر بوترێ وەڵا ژنێک هەیە لە هەولێر 4 پیاوی هەیە 4 پیاوی هەیە قبوڵ ئەمە؟ بۆچی؟ لەبەر ئەوەی کە میلەتەکە موسڵمانە قبوڵ ناکرێ یا هەر فیترەتی مرۆڤ قبوڵی ناکە. با بچینە ئەمریکا کەسێکی ئەمریکی کە موسڵمان نییە کۆمەلگای ئەمریکی و ئەوروپی و بریتانی کە قبوڵیان مەثەلەن موسڵمان نین قبوڵە لایەن مستەساغە معقولە مەقبولە بڵێن ژنێک چەند پیاوی هەیە؟ نا شتێک کە پاک نەبێ لەگەڵ فیترەتی ئینسان نەبێ تۆ لێرە داوای ناکەی چ جای لە بەهەشت داوایکەی کە بەهەشت یەقینت هەیە هەموو شتەکان بەچاوی خۆت. بەهەشت چێ بینیویەتی یان ئەمە باڕوونتر باسکەین ئەو بەهشتەی کە بووی دەچین ماڵی بنەڕەت و ئەسڵی مرۆڤەکانە کە باوکە ئادەم و داکە حەوا لێ دەرکراون یان ئەوە شوێنێکی ترە ئەوەی کە حازر کراویتر بوو یەکەم جارە هەمومان دەچین و دەیبینین. ئەمە مشت و مڕێکە زۆر لە دێرین زەمانەوە هەیە و تا قیامەتیش هەر دەمێنەیەک لا نابێتەوە. زابەوش حەل ناکرێت نی ساعتی یەک لا نابێتەوە. بە کورتیەکەی بە کورتیەکەی باڵێ بەهەشت هەر ئەو بەهەشتەیە. یا الله. بەڵێ بەڵام کۆمەڵەشت دەوترێ ئەی کە بەهەشتە چۆن ئیبلیس توانی بچێتە ناو بەهەشت و وەسوەسە بۆ ئادەم دروست جوانە دەڵێن نەخێر مەرجنیە چوو بێتە ناو بەهەشتە وەسوەسی دروست کرد بێ. یعنی من و بەڕێزت ئێستا لەم قاعین لەم ژوورەین بۆ نمونە شوشەیە پەنجەرەیە ئەگەر کەسێک لە دەرەوە ناتوانێت وەسوەسەمان بۆ دروستکە ئافرەتێکە خۆی ڕوت کردو بەتایبەت ئێستا لە سەردەمی سوشال میدیا و ئینترنێتەوە هەر زۆر ئاسانە کەواتە ئێستا ئێمە تێگەیشتین مەرجی نییە ئیبلیس چوو بێتە ناو بەهەشتەوە لەوەی وەسوسەی بۆ ئادەم دروست کرد بێ لە دوورەوە دەتوانێت وەسوسەت بۆ دروستکە. بۆیە حقیقەتەکە ئەوەیە بۆچیش خی گەورە لە ئەسڵدا ئادەمی لە بەهەشت دروست کرد بۆی پێمان بڵێ ئەی عەبدەکانم من ئێوەم بۆ بەهەشت دروست کردووە. بەڵام بە تاقیکردنەوەیکی بچووکدا دەتان بەم بۆ ئەوەی بەڕاستی ببنە شایستەی بەهەشت. چەند خۆشە فەرقکە لە بینی بۆ نمونە پیاوێک دوو کوڕی هەیە کوڕێکیانی ئیش دەکات کەسابەت دەکات پارە پەیدا دەکات قەدری ئەو پارەیە دەزانێت کە ماندوو بووە لەسەری قەدری دەزانێت چۆن سەرفی دەکات. بەس کوڕێکی تری بە ناز و نێعمەتە داری لەسەر بەردانە ناوە بەس پارەی دەدرێتێ گوێ لێ نییە پشتی پێ نەیەشاوە. پەروەردگار ئادەمی خستە بەهەشتەوە حەوای بۆ دروست کرد بەڵام هەموو بەهەشتی خستە بەردەستی یەک درەخت نەبێ بەس لەوەم مەخۆ ئەوەم بە قسە بکە بە قسەی نەکرد. خی گەورە عقوبەی دەفدای بەزاند تاقیمان دەکاتەوە شوێنی ئەو بەهەشتێ بۆیش فەرمووی فەهبیطا منها جەمیعا دابەزن من بەهەشت لەسەرووە فەرمووی دابەزن لە بەهەشت ئێوە دەگەڕێنەوە ئەو بەهەشتە ئەگەر بە قسەی من بکەن و لە تاقیکردنەوەکانم سەرکەوت دەگەڕێنە ئەو بەهەشتە چێن ئەوانەی دەگەڕێنە بەهەشت چون بزانین ئایا ئێمە مستحقی ئەو بەهەشتن کە لێی دەرکراوی. بۆ نمونە پەروەردگار دەفەرمێ وبەشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات ئەوەی ئیماندار بێ بەخوای گەورە بە تاک و تەنها و شەریکی بۆ دانەنێ وەک عملی صالح بکات ئەو خوای گەورە دەفەرمێ بەهەشت بۆ ئەو کەسانەیە. ولمن خاف مقام ربه جنتان ئەوەی لە خوا ترس بێ لە خوا ترس خۆی دەپارێزێ لە حرام. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الوالد ئەوسەط ئەبواب الجنة باوک دەرگای ناوەڕاستی بەهەشتە لەگەڵ باوکت چاک بی تۆ ئەهلی بەهەشتی. ئەی دایک فەرمووی فەلزەمها فإن الجنة تحت قدميها تحت رجليها فەرمووی بەهەشت لەژێر پێی دایکتدایە. و دەفەرمێ لە حەدیثێکدا عەجەبەن کەسێک
بگاتە ئەوەی کە دایک و باوکی لە تەمەنی بە ساڵاتچوویی لە ژیان دابن نەژبن بەهۆی ئەوەی بچێتە بەهەشتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەنە وەکافیل اليەتیمی کەهاتەین فی الجەنە وأشار إلى السبابة الوسطى. فەرمووی من و ئەو کەسەی کەفالەتی هەتیوێک دەکا بێ باوکێک دەکا مناڵێکی بێ باوک من و ئەو لە بەهەشدا وەکو ئەوین. ئەم دوو پەنجەیە هیچ پەنجەی تریان لە نێواندا نیە. تۆش لەگەڵ پێغەمبەریت لە بەهەشت عەلەیهی سەڵات وسەلام. ئەم کەفالەتی یەتیمە بچێ هەندێک خەرجی لە بووی سەرفکە یان هەتا گەورە کەفالەتی یەتیم چۆنە؟ مەثەڵەن سێ ڕێگە هەیە. خێرخوازێک هەیە طبعاً الحەمدلله ئەمڕۆ هەموو شتەکان ڕێکخراوە بۆ منە لە ڕێگای ڕێکخراوەکان بە ئیزنی خوای گەورە ڕێکخراوە کە تۆ بتوانانی ئەو خێرە بکەیت. ئەو خێرە بکەیت چۆن؟ بە خێرخوازەکە دەڵێ کەفالەتی یەتیم دەرگایەکە بۆ چوونە بەهەشت و لەگەڵ پێغەمبەر بی عەلەیهی سەڵات وسەلام دەتەوێ خۆت ڕاستە و خۆ بێ ئێمە یارمەتی بێ باوکە بدەیت فەرموو ئەوە ڕقم تەلەفۆنی ئەوە ناونیشانی ئەوە عنوانەکەی بڕۆ پەیوەندی پێوە بکە بۆ خۆت بیدەیتێ خێرت دەگا. تۆ کاتی ئەوە دنیا کەسێکی مەشغوڵی بە فەرموو ئێمە بکە بە وەکیل ئەوە ناوەکە و ئەوەش تەرتیباتەکە. ینی الحەمدلله ئێستا ئێمە لێر لە ڕێکخراوی خێرخوازی ئەمین ئەوەمان هەیە سوپاس بۆ خوا وەهانی هەموو کەسێکی خێرخواز و دەوڵەمەندیش دەدەین کە بەشدار بن لە مەوزوعی کەفالەت اليەتیم. وەڵڵاهی بواە کارێک بکرێت لەم کوردستانەدا مناڵێکی بێ باوک بێ ناز نەمێنێتەوە. ئەو هەموو دەوڵەمەندەمان هەیە کاکە تۆ کەسێک لە خۆت بگرە مناڵێک تۆ لەگەڵ پێغەمبەر دەبی عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشتدا. دکتۆر گەلە جۆرە هەندێک گوناه تێنەکردن وێجا خەڵک مەسەڵەن هۆسەسات کتێوی گوناهکاریک و چ جۆرە ناچتە بەهەشتێ ئەو گوناهی تایبەتیژ سەروی دەمیدا وسە گەلک باون سەر مەسەڵە بۆ نمونە ئێکێ مەشروب خۆرە بیری وێ مەجلسی ئێکێ زناکەرە ئێکی دزیاکری خەڵک هۆسەسات کنێک و ئەوە ناچتە بەهەشتێ ئەوەیە دەرخستیە ئەف کەسێ تووس ئەف گوناهێ تووسات بکن چنە بەهەشتێ بۆ نمونە ئەم ئێکێ مەشروب خۆر وەرگرین وەکە نمونە لەگەڵ باوکی باشە لەگەڵ دایکی باشە لەگەڵ دراوسەی باشە بەڵام مەشروب خۆرە ئەمە چۆن دەچتە بەهەشت؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی دوو ئافرەتیان بۆ کرد. ئافرەتێک گوتیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئافرەتە نوێژی زۆرە سنەت نەک فەرزەکانیش ڕۆژی سنەتی هەیە زەکات و خێر و سەدەقاتی هەیە إلا أنها تؤذي جيرانها بلسانها. بەڵام ئەزیەتی جیرانەکەیدا بە زمانی غیبەتی دەکا باسی دەکا لە شوێنان سومعەتی دەبا بدوای بوعاری جیرانەکەی دەکەوێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هي في النار بۆ ئاگری جەهەنەمە با نوێژی سنەت و ڕۆژی سنەت و زەکاتیش هەیە بێ. ئافرەتێکی تریان باس کردوتیان ئەوە تەنها نوێژی فەرز دەکا بەخوای سنەتێک ناکا ڕۆژی سنەت ناگرێ و خێر و سەدەقەی زۆریشی نییە ئیلا کەشک ئەقیت بەس ئەوە دارجار دەکاتە خێر بەڵام ئەزیەتی جیرانەکەی نادا و لەگەڵ جیرانەکەی باشە فەرمووی هي في الجنة بۆ بەهەشتە. برای من ئیسلام معاملەیە ئیسلام هەڵسو و کەوتە بەڵێ نوێژ ڕۆژ و زەکات حەج ئەمانە پێویست و ڕوکنی ئیسلامن لەگەڵەوە دەبێت مامەڵەت جوان بێ کەوتت لەگەڵ دایک و باوکی باشە ئەمانە زۆر هۆکاری ئەوەن ئەو کەسە بچێتە بەهەشتەوە. بەڵێ تاوانکردنەکان جا مەشروب دەخواتەوە جا بۆ نمونە هەر تاوانێکی تر کە دەیکە ئەمانە تاوانن. قەطعی سیلەی ڕەحم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لا يدخل الجنة قاطع ئەوەی کە پەیوەندی خزمەتی بە بچڕێن ناچێتە بەهەشتەوە ئەوەی کە مەشروب دەخواتەوە شایستەی دۆزەخە بەس مانای ئەوە نییە تەوبەی لێ قبول ناکرێ لە دنیادا ئەگەر لە دنیا تەوبە بکە خوای گەورە إن الله يغفر الذنوب جميعا والله مەشروبی خوار بێت والله دزی کرد بێ زینای کرد بێ هەرچی کرد بێ ئەگەر تەوبە بکە بەڕاستی و حەقی خەڵکی لابێ بیگەڕێنتەوە خوای گەورە لێی خۆش دەبێ ئەمە لە دنیا. لە قیامەتیش ئەی کەسێک بەو هەموو تاوانانە گەورانە کردوویەتی و تەوبەشی نەکردووە بەڵام مسلمان بووە ئەوە ئیلا دەچێتە بەهەشتەوە بەڵام دوای چی دوایەوەی کە خوا سەوابەت خوارد لەگەڵ دەکات. چ شتێک یان بڵێن چ گوناحێک وا دەکا ئیتر دەرگەکانی بەهەشت لە مرۆڤێک دابەخرێ قەت بووی نەکرێتەوە هەر لە جەهەنەمدا دەمێنیتەوە. الشرك بالله تەنها شرك تەنها کە دەڵێن شرک بە هەموو جۆرەکانیەوە ئیلحاد جۆرەکە لە شەریک بۆ خوادانان کەسێکە مولحیدە و باوەڕی بەخوانیە نفاق دووڕوویی کابرا ظاهری دەڵێ مسلمان بەڵام لە ناخیدا ڕاز ناکە ئەمەشیان إن المنافقين في الدرك الأسفل من النار لە پلەی هەرە ژێرەوەی جەهەنەمدایە و مشریک ئەو کەسەی لەگەڵ خوا شخصێک دەپەرستێ قبرێک دەپەرستێ هانا بۆ پیاوچاکێک دەبا هانا بۆ پێغەمبەر دەبا عەلەیهی سەڵات وسەلام هانا بۆ حوسێن و فاتیمە دەبا نابێت فلا تدعو مع الله أحدا
الدعاء هو العبادة، دعاء عبادته دبي عبادة بس بخوا بكري داو بس لخوا بكري. أو الشرك إنسان نابي داو لغير خواب كوبش بغير خواب بسته. إنسان كشريك بخوا داننا إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. يا الله خوا بس لشرك خوش نابي كبمري والشريك بخوا دانا ليه خوش نابي. بلام غيري أوا حرشي تاوانت كربه لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. للرحمة خوابي أميد مبا أي أو كسيك هزار زينات كردوا هزار مشروبات خواردوتوا هزار درود كردوا حرشي كردوتا بأميد نبي لرحمة خوا توبه بك وبقريوا استغفار بك نوي جروجي خود بتابتي من رمضان فرصة براستي لقل مروفكان تبو نوري كيتر لبهش دادا بيان إما لقل شي دا من لبهش إنسو جن هردو شي أهلي بهشتا يعني أهلي أون كبسنا بهشتا إنجا لناو بهشتش دا أوي كتو بيت خوشة وبيت جوانا طير وبالندا وشي وشي هموي لبهشتا هيا بهشتي إنسو جن كان ليك جوازة يعني لهمان بهشتن بيكو دا بيقومان بيكوني لبهش دا شيء يجيك لخوشي كاني بهشتي چونك خوشي كاني بهشت جوريكن خوشي حسي هي خوشي حسي كاتشيا بون من يجيك ل هر يجيك لأهلي بهشت خيميتي هي للؤلؤ دروس كراوا للؤلؤ مجوف ناوكي بطالة وخيمية دشي تناوي برز جوان يعني شون خيمي أمرو كشتي جوان دروس دكري انجا لا همو لايك وخيزاني هي ومنالي هي وخوشة اما خوشي حسية خوارنا كان خوشن جلو برقا كان جوانن بلام خوشي دوميان خوشي معنوية خوشي معنوية چه لخوشة معنوية كان اللقاء بيقيشت نوا چه بيق دقاتوا إيمان داران خزمو كسو كاركان يعني إما اللوي أوي استاديكين وأم برنامج اللوي ببير مانديتو بلين دكتور ببيرتا همو خوشي كان إن شاء الله هموي خوشي كان بس خوشي كان ناخوشي كان نابوي خفض نخوي چونك لبهشدا ناخوشي نية لبهشدا بيربون نية لبهشدا خوتن نية بوي لو خوشيانا توزيك ببج نبي إذا ويستن بلين 24 ساعة يعني بخبرين 24 ساعة نية ببي أوش كمان دوبي بردوام مردنية لا هموي خوشتر مردنية يجي لنعمة هر خوشة كان چونك إنسان بونه من سفر دكا بولاتك دچه دلين أمو تيلا بينجاس ديرية خوشی چی دویتی ده هیا. بلام سعی دکی تو دو شولوی، سه شولوی، هفته اگلوی، کوتاهی پیاده. بلام خوشی بهشت و هم فيها خالدون. خواه گرد فرمی آوانتی ده هتاین و لخوشی کانی بهشت خوشی معنوی کانی بهشت والذين اتبعوا الحقنا بهم ذريتهم. خواه گرد فرمی ذریت کانیان خزانه کانیان آوانه همو لقل یان دبی. أي حور العين كسور باس كراو. حور العين وجوازه. حور العين. همو أهلي بهشت دو حور العين هيا. دو ده. أي أما يباز ذكري حفتة. أم بو الشهيد جوازه. أجينا حور العين دو دانا. بيغمر عليه الصلاة والسلام ده فرمي هر يشيق لوان لحور العين كان أمره بيت سرجياني دنيا روناش يكي وبون خوش يكي همو دنيا بردك. هر حوري. يقدانا. بيغمر ده فرمي عليه الصلاة والسلام. وكو إكرام الرزق إن جدين أو كسانيك بدين دياني ورخنا الإسلام بقول أما تشيا خواي جورو باسي حور العين دكا ظلم أويك خوشية همو خاوني عقلي شي سليم وفطرتي شي سليم خوشي بي خوشة بياو أجر بياو به لبياوتي كوت به حقمني أجر بياو به حزي لين يجنيتي جوان وباش وشاكو باك خاني به جماعة شيء بي خوش همو بي خوش دو دز برز دقاته باشا كاكا كواتا خواي جورو پاداشتي تو دداته وبوي كبيت خوشة بمالي خوش بخواردني خوش بجلي خوش بشويني خوش بآفرتي خوش وجوان وباك بوا يعني أزواج مطهرة باكن لبي آفرتان إنجا جورك لنعيم كان لا همو نعيم كاني بهشت قورة رو خوش ترتيا بيغمر عليه الصلاة والسلام ده فرمي خواهي قورة روجي قيامت كأهلي بهشت شونه بهشتو أهلي دو زخيش شونه دو زخو طبعا مردن ده نريت لسر شيوي برانك أي أهلي بهشت أو مردن مان سر بري برانك سر دبري خلود فلا موت يا الله أو اندي ترد الخوش دبن يا الله لو خوش ترديسان لبهشت ده بيغمر عليه الصلاة والسلام ده فرمي خواهي قورة بانجي أهلي بهشت دكا أي أهلي بهشت چی ترتان دیو بۆتان زیاد کرد ئەی پەروەردگار چیمان بێ ئێمە لە جەهەنەم ڕزگار کرد ئێمە تێنایە ناو بەهەشت مردن نەما ئەم هەموو خۆشیەمان چیمان بوێ ئەنجا خوای پەروەردگار دەفەرمێ أحل عليكم رضواني فلا أسخط عليكم بعده أبدا يا الله لمو دوما ليتان رازي دبم قد ليتان تورانا بم ورضوان من الله أكبر لو خوشتر ديسان تشيتر خوای پەروەردگار يكشف الحجاب عنهم عن نفسه
ئەنجا خوای گەورە دەبینن کە خوای گەورەیان بینی بەلایەنەوە لە هەموو خۆشیەکانی بەهەشت گەورەترە للذین ئەحسنوا الحسنى وزیادە ئەوانەی کە چاکەکار بوون لە دنیا حسنیان بۆ هەیە کە بەهەشتە بە هەموو خۆشیەکانی وەزیادەیەکیش چیە زیادەکە بینینی خوای پەروەردگار یا الله خودیش لە پرستەوە هەمیە بکەیت دڵی هەموو کەس و ڕوخساری هەموو کەس دەگەشتێتەوە کە خوا دەبینێت خوا بخاتە نسیب لەو دنیا بلا تەشبیه شوێنی ڕاقی هەیە و ڤیلای تایبەت هەیە و منێکی فەقیر ناتوانم بچم بکڕم بەڵام دەتوانم بچم بیبنم باش مرتبەکانی بەهشت ئێمە دەتوانین بچین بیان بینین بەڵامی خۆمان نەبێ بۆ نمونە مرتبەی پێغەمبەرەکانە نەبیینە عەلەیهیم السەڵات وەسەلام ئەوەی سەحابەکانە ئەوەی شوهەداء ڕەنگە زەحمەت بێ بچین لەوێ بژین بەڵام سەفەر بینین بچین سەردانیەکیان بکەین لەوێ چایەکیان لەگەڵیان بخۆین ئەمە هەیە یان نییە جارێ دەرەجات هەیە لە بەهشتە بڵین ئەهلی بەهشت هەمووی یەک دەرەجە نەخیر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ بەهشت 100 دەرەجەیە یا الله ئەنجا دەفەرمێ 100 دەرەجە هەڵ 100 بلندەوەی سەر یەک بەڵێ دەفەرمێ ینی هەندێ شوێن هەیە هەندێ پلە و مەقام هەیە ماڵ و کۆشک هەیە بۆ هەندێ ئیماندار کە لە يتراءى في الأفق الغابر ینی دەبینرێت چۆن ئەستێرەیەک لە بەرزی دەبینی دەدرەوشێتەوە خەڵکی ناو بەهشتە ئاوا دەیبینن پلەی ئەوان ئەوەندە بەرزترە بۆ چکە ئیمانداران یەک پلە نین لە کردەوەمان یەک کردەوە نییە هەمانە ئیمانداران سێ مەرتەبەن سابقونمان هەیە کە پێش بڕچێ دەکەن لە هەموو کارێکی خێر وسابقوا إلى مغفرة من ربكم بارك الله فيك دووەمیان مقتصدمان هەیە سابق فەرز و سنەتیش دەکات لە حرام و لە مەکروهش خۆی بە دوور دەگرێ ئەوەی شوبهەی تێدا بێ خۆی لە بە دوور دەگرێ مقتصد دەرەجە دووە دەرەجە دوو ئیماندار ئەوەیە کە فەرزەکان دەکات لە حرامیش دوور دەکەوێتەوە بەڵام سنەت تااقەتی نییە سنەت ناکە ئەعرابیە کاتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی پێغەمبەری خوا خوای گەورە چی لەسەر فەرز کردووم وتی 5 فەرز لە شەو ڕۆژێتی بەڵێ تی مەگەر زیادە بکەی کتی وەڵا نایکەم سنەت ناکەم ئەگەر بێت و ئەو پیاوە ڕاستکە بەس فەرزەکان کە سەرکەوتوو دەبێت دەچێتە باشتەوە بەڵام پلەی ئەو وەکو پلەی باشە دکتۆر بەس هەر باست نەکرد بەس سێهەم ماوما ئێستا سێهەمیان ظالم لنفسه ئەو کەسەی ئیماندارە بەڵام زوڵم لە نفسی خۆی دەکا چاکە دەکا و خراپەش دەکا حەڵاڵ دەکا و حرامیش دەخوا ئەوە زوڵمی لە نفسی خۆی کردووە کە خوا عەفوینەکە لەوانەیە تۆزێک بچێتە جەهەنەمەوە ئەزیەت بچێش ئینجا دێرە ئینجا بابین ئەم دەرەجانە هەرچێکی دەچێتە بەهشتەوە جوانە لە بەهشتدا ئایا یەکتر دەبینن ئایا بە یەکتر دەگەن بەڵێ بەو شێوازە یەکتر دەبینن بەو شێوازە سەردانی یەکتر دەکەن کە نەبێتە خەفەت بۆ ئەوەی پلە نزمە ئەوان دەینە لای ئێمە بۆ نمونە من باسی ئەو شوێنە بکەم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ دەبێت لە شوێنێک دەبێت لە بەهشت طبعا فردەوس الأعلى منێک کە عەبدێکی گوناحکارم دەچمە لای ئەو یان ئەو دێتە لای من ئینشاڵڵا بەهشت سەرەتا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کە چوینە بەهشت خوای گەورە ئاسانیکە زانیان دەفەرمون دوو مەرتەبە هەیە مەرتەبەی فەضڵ و مەرتەبەی عەدل مەرتەبەی فەضڵ ئەوەیە کە کەسێک پلەکەشی نزمترە بەڵام ئەو ڕێزەی لێ دەنجینرێ فەضلی لەگەڵ دەکرێت بچێتە سەرەوە لای ئەو کەسانی پلەیان بەرزترە قەولی دووەمی ئەهلی عیلم ئەوەی دەڵێن بەهۆی چوونە سەرەوەی و هاتنە خوارەوەی خەفەت دەخوات چونکە نەسێکی حەدیثی صحیح من نەبینیوە لەسەری جوانە نە ئەوانەی کە پلەبەرزن دێنە لای ئەو کەسانەی کە پلیان کەمترە یاخود ئەوەی کە ڕاجحە سووقێک هەیە بازارێک هەیە یا الله بازارێک هەیە لە بەهشتدا ناوی چییە سوق الجنة بازاری بەهشت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ڕۆژانی جومعە خەڵکی هەموو ئەهلی بەهشت دەچنە ئەو بازارەوە ئەو جومعەی ئێستامان یان ئەوێش جیاوازە فەرمێ جومعەیە یا الله لەوێ ینی بایەک و نەسیمێک دێ بەسەر دموچاویاندا کە دموچاویان دەدرەوشێتەوە یەکجار دروخساریان جوان دەبێت یەکتر دەبینن ئەنجا کە لەوێ یەکتر دەبین لقا دەکەن کە دەگەڕێنەوە خێزانەکانی پێیان دەڵێ ئێوە زۆر جوان بوونەوە چیتان کردو ئەوانجی بان دەڵێ وەڵی لەوەتی ئێوەمان جێشت ئێوە زۆر جوانتر بوونە یعنی بەردەوام نەعیمەکانی بەهشت لە زیادبووندایە لە خۆشتردایە هەموو ڕۆژێکت جیایە لەوەی پێشتر و خۆشترە لەوەی پێشتر لە پێشتر یعنی لە بازاری جومعە یەکتر دەبین یەکتر دەبین نعمەتە خودەیە خوای گەورە بەنسیبمان دکتور پێغەمبەری صلی الله عليه وسلم وی بخوژی بەهشت دیتیە ئەوە بەحەست کرد چونکی فەرموودەکێدا بێژت ئێمەژە پێت کرد صلی الله عليه وسلم ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر الله
أبا تشوى شرحوه ويبخو تشوى ديتيا ماله پیغمبر عليه الصلاة والسلام جاري لحديث كذا ك پیغمبر خو عليه الصلاة والسلام باسي کرد بهشت شونا انجا باسي بلاي برزي بهشتي کرد بلا برزه بهشت كفرموي او شوينه كان هيك شاوك بينيوتي نه هيك دڵێک بیری لێ کردوتەوە بە خیال داتەوە نەی گوێچکەیەکی بیستویەتی باشە پێغەمبەری خوا بینیوەتی عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا بەهەشتی بینیوە حتا قەسرەکەی خۆی بینیوە ویستوێتی بچێتە ناوتیان نەجارێتەوە ماوەتە کاتی ئەوە نەهات باسی کردووە مەساحەتەکەی چەند بووە خۆش بۆ مەساحە موسى عليه الصلاة والسلام برسياري لبيغمبر كان عليه الصلاة برسيار لأخوي جوردك عفوا يا الله دفرمي أي يا ربي ما أدنى أهل الجنة بلاترين نزمترين بلاي أهلي بهشت شيء يا الله أخوي برودجار فرموي أي موسى نزمترين كاس كلا أهلي بهشتا أو كسيك بيدلم أترضى أن يكون لك مثل ملك من ملوك الأرض رازيد بقدر باتشايكي سر زوي باتشايك ملكك چندي هيا رازيد أود بي بدم دل يا ربي رضيتو بس ما بهشتو استاو أخير كسا ديتا بهش أخير كسا استاو برودگار بيدا فرمي رازيد بقدر ملكي باتشايكي سر زوي بي بدم دل بل رازيم برودگار فرمي لك مثله ومثله 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 وما تشوار جار ئەوەندەی ئەهلی باش ئەو بۆ تۆ هەیە کە لە هەمویان کەمترێ ئەوەندەی پادشایەکی سەر زەوی هەتە ئەوەندەی تریشی لەگەڵ پادشایەک بێ ئەوە ئەباڵێ ئەوەندەی تریش کە گەیشتە پێنجەم وتی یا ڕەبی ڕەضیت و ئەی پەروەردگار وەڵڵا ڕازیم حەقوی وێ دەڵێ ئەگەر نەخوا هێشتا بەڵێ بەڵێ پەروەردگار دەفەرمێ وەلەکە عەشرەتو ئەمثالی یا الله دە ئەوەندەی پاشایەکی سەر زەوی بۆ تۆ هەیە دە ئەوەندە بۆ تۆ هەیە ئەوە چێ فەرمووی ئەی ڕەبی موسا ئەوجا فەرمووی ئەی ئەوانەی کە پلیان بەرزە لە بەهەشتا نەک پلە نزمەکان فەرمی ئەی موسا ئەوانن کە شوێنەکانم بەدەستی خۆم بۆ تەرتیب کردوون شوێنی ئەوانە نە هیچ چاوێک بینیوێت نە هیچ گوێچکەیەک بیستوێتی نە بە خەیاڵێکیش داتوە ئینشەڵڵا دێکی نەوێرێ یا ڕەبی ئەسێ اللهم ئامین جا ئەمە یعنی چی ئینسان بیر لەو سێ خاڵە بکاتەوە ئەمڕۆ من و تۆ مەثەلەن لەوانەیە چەند وڵاتێکمان کردبێ هەموو وڵاتی دنیامان نەکردووە هەموو شوێنە خۆشەکانمان نەبینیوە نەمان بینیوە بەڵام لە تەلەڤیزیۆن نیشانت دەدرێ دەڵێ ماشەڵڵا خۆشە ئەوە بینین لەوانەیە بە تەلەڤیزیۆنیش تەسویر نەکرابێ بەڵام یەکێ بۆ دێتەوە لە وڵاتێک بۆم باز دەکا یا ئەڵڵا ئەوەندە خۆشە بەڵێ ئەوەندە خۆشە بەهەشت لەوەش خۆشترە لە هەردوو لە خەون بینیوێتی لەوەش خۆشترە ئەوە دێم بەڵام ئەوەی لە هەمووی گرنگتر ولا خەتەر على قلبی بەشەر خطر على قلبي بشر للسمع وبصرك قولتنا بينين وبيستنك أويك لواقع دا هيا جا بيشتو تيا بينيوتا بلام خطر على قلبي بشر هرنية خود دي خيالك دكي زور 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 مثالي شن خيالي خوشي بكي بلي استا مثلا بتوبلن تمنى يلا تمنى بك حزدك شو انك تشون بي حزدك قصر كم اوابي حزدك سياره كان اوابن تياره كان اوابن خوارنا كم تواو هەر ناگەمێ ناگەیە ئەوەی بەهەشت خۆشترە لەوە ئەوەی وەدانا خۆشترە گەلبی کاتە نسیبمان هەموو مسلمانێک خەونێ دۆ مرۆڤ شێن بەهەشتێ ببینن ئەوێ ئیماندار بێت و تەقوا بێت بەڵێ سەحابە بینیوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بینی ڕۆژێکیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خەو هەستا فەرمووی ئەی بیلال وەرە ئەوە چیت کردووە لە بەهەشتدا من دەڕۆیشتم گوێم لە تەپەی پێڵاو و نەحلەکانی تۆ بوو لە پێش من دەڕۆیشت بەچی ئەی بیلال دەفەرمی وەڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی من دڵم پێی خۆش بێ بۆ بەهەشتم هەر جارێک بانگم دابێ دوو ڕکعات سونەتیشم بە دوایدا کردووە و هەر کاتێکیش دەستنوێژم گرتبێ دەستنوێژم شکابێ دەستنوێژم گرتوتەوە یعنی هەندێک جار شتێکی ئاسان دەبێتە چوونی بەهەشت بەڵام ئیماندار بی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت دەخەلەت امرأة النار في هرة ئافرەتێ بەهۆی پشیلەیەکە و چۆ جەهەنەم بەڵام ئافرەتێکی بەغیە بەهۆی سەگێکەوە ئاوی دەدا دەچێتە باش دکتۆر نوکەجی سەروی دەمیژی هەندێکێت هەین بێژن ئەبۆ تێتە گوتن خوڕافاتن حاشەوە لله حاشای قورئانێ حاشای پێغەمبەری صلی الله علیه وسلم هەبینەوە بەهەشتێ و جەهەنەمێ نینە و ئەمیێت هاتینە دروستکردن و دەبرین و خلاص تشتێک نینە بناوەیەکێت تا چ بەرسەوە ئەمە یەکێک لە ئەسڵدا عەقیدەی هیندۆسی و بوذی و سیخی و لەوانە و لەو فکرانەوە هاتووە وحتى مردني إنسان دلك إنسان مرد زندو كرنونية تناسخ الأرواح هي روحيانة تكيد تشتنا لا شيء كسيشي لشساغو
دڵخۆش و دەوڵەمەند ئەگەر کەسی چاک بوو بێ ئەگەر ئەو کەسە خراپ بوو بێ ڕوحیانەتەکەی دەچێتە ناو کەسێکی نەخۆش دەردەسەر فەقیر ئەوە عقوبەکەیە جا دەڵێن بەهەشت ئەوەیە جەهەنەمیش ئەوەیە تەڵێنەوە ئێستامە یەک پرسیار دەکەین بە یەک پرسیار بۆ شتەکەیان دینەکە هەڵوەشێنینەوە ئادەم و حەوا کە دروست بوون دوو کەس بوون ئەگەر باوەڕمان بە تەناسخ الئەرواح بێ باشە ئەو دوو کەسە مردن ڕوحیانەتەکان دەیە بۆ چەند کەس بڕوا هەردوو کەس باشە ئەمڕۆ خەڵک زیاترە یا 10 ساڵ پێش ئێستا ئەمڕۆ زیاتر حساب ناکرێت ئەگەر تەناسخ الئەرواح بێ ئەمڕۆ حیکەمر با بڵین 1000 کەس لە سەرزەوی هەبوو 1000 کەس مرد باشە باڕوحانەتەکەی بچێتە ناو 1000 کەسی تر ئێستا ملیارەها خەڵک هەیە کەواتە ئەمە عەقیدەیەکی پوچەڵە خی گەورە دروستی کردوین ئەویشە خەبەری پێداوین کە ئەم ژیانە کاتیە مەمەڕێکە تاقیکردنەوەیە لە بەهەش دروستم کردن هەڵەتان کرد دامگرتن ئێستا فرسەتێکی ترم داوەتە بەردەستان هیدایەت و بەرنامەم بۆ دابەزاندون فمن تبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون نترسل لەسەر نەخەفەتیش دەخۆی دەچیتەوە بەهەشت إن شاء الله دكتور أفاميل دفتا البشت من والبرامبري تا مزقفته فيردوسيو تدرس كرن ان شاء الله بقينا يقولون غيجي كان ببنين يا تماما امين يا رب استالت سقونا غيدا دروس كردني او مزقوتا او تسك وقت خوي او زور بو موضوع دغور ده كان بوند ده فروشين هموي فروشران يعني ما سبارت بمزقوتي بهاش سپاس بخوي گورا شتێک دروست دەکرێت ان شاء الله لە هەموو هەرێمی کوردستان دیار دەبێت و تاک دەبێت خۆش دەبێت جێگای ئاراوەکە بە ئیزنی خوا ڕێگای بەهەش دەبێت ان شاء الله مزگەوتە ئەم مزگەوتە برا بەو نیەتە تێکماندا کە خەڵکی زۆر داهاتوو بۆی بە گەورەتر و ئیسراحەتتر دروست بکرێتەوە خەڵک تێدا ئارام بێ بەڵێ وەکو فەرمووت قسەی زۆری لەسەر کرا ئەمەش تەبیعیە لەلایەن دوو کەسەوە کرا کەسێک کە تێنەگەیشت بوو لە مەوزوعەکە کەسێکیش لە ناخیدا خۆشحاڵی نییە بەرامبەر بە مزگەوتی بەهەشت لە کاتی خۆی خەلیفە عوتمانی کوڕ عەفان ڕەزای خوای گەورە لێبێ مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە زۆر بە هاکەزایی دروست کرابوو سەرەکەی داری خورما و ئەو شتانە بوو کە دروستی کردەوە بە جوانتر و چاکتر و تۆکمەتر دەستیان کرد بە قیل و قال لەسەر عوسمان ڕەزای خوای لێبێ فەرمووی کۆی کردنەوە فەرمووی قەد ئەکتەرتم عەلەیە الکەلام زۆر قسەتان لەسەر من کرد من شتێکم کردووە حەدیثی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام لە پێغەمبەری خوام بیستووە فەرموویەتی من بنى لله مسجدا من بنى لله مسجدا يبتغي فيه وجه الله بنى الله له بيتا في الجنة هر کەسێ ماڵێ بۆ خوا دروست کا مزگەوتێک دروست کا بە نیەتێکی خاڵص خوای گەورە ماڵێکی بۆ لە بەهەشت دروست دەکا من هاتوو مزگەوتی پێغەمبەرم نۆژەن کردوتەوە بۆچی پێتان ناخۆشە جا مەوزوعی بەرماڵەکە ئەوە بوو کە ئەم سیستەمە هەیە ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا لە بەریتانیا هەموو بەو شێوازەیە شتێکی جوانە و لە وڵاتی خۆشمان ئەم سیستەمە هەیە بۆ مەسەلەن نەخۆشخانە دەوترێت نەخۆشخانەیەکی 400 قەرەوێڵەیی چەندی تەکلیف دەکا مەسەلەن بینایەک مەتر مربع حسابی بۆ دەکەن ئەمەش بەم شێوازە بوو تەقسیممان کرد شوێن نوێژەکان مهندسەکان ئەوە تێچووی شوێن نوێژێک چەندە مسلمانێک بیگرێتە ئەستۆی خۆی کەچی مۆزوعەکە هەندێک کەس بەلای ڕێیان دابر کە ئەنەما من دێم دەی وەرە تاپۆی دەکەم و دەیخەمە سەرناوی تۆ و حجزە بۆ تۆ کە ئەوەی کە عقلیشی عقارات یعنی حقیقەتەن ئەوەی کە بە ئینسافەوە سەیری کرد با دەیزانیم چەندی ماوەتەوە بکرێ واللهی برام جارێ هەر هەیکەلەکەی 2 مانگ 3 مانگی ماوەتەواو بکرێ ئەنجا دوای هەیکەلیش بێگومان زۆری دەوێت بەس ئین شاء الله ئومێدمان وایە ڕوبە ضارەتی نافعە ئەو ضەجەی کە لەسەریان دروستکردین بوو بە خێر خەڵک تێگەیشە مە زوڵمە دەکرێ ڕەمەزانە بێت خودی حەز کتەمێل مزگەفتێ بە ئیزنی خوا ڕەمەزانی داهاتوو ئین شاء الله مزگەوتین ئێستاش لە مزگەوت نوێژ دیار دەکەین الحەمدولله کە ئێکی گوت بتە پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆ من دعایت خوساب کە ئەم پێک بچینە بە حەشتێ و ئەم وان دعاش تا پرسیارکەین پێغەمبەری چ جواب دەیە صلی الله علیه وسلم چ دوعایەکە بیکەین و ئیتر لێرە کۆتایی پێبین یەکەم شت کابرا و هاتوتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام حەز دەکەم لەگەڵ تۆ بم لە بەهەشتە فەرمووی فأعني على نفسك بكثرة السجود مادام دەتەوێت لەگەڵ من بی لە بەهەشت زۆر سوزدە ببە واتە نوێژ زۆر کرد سوزدە زۆر بە لە سوزدەکاندا زۆر دوعا بکە دوعاکەمان چی بێت اللهم إني أسألك الجنة وما قرب إليها من قول أو عمل خوای پەروەردگار داوای بەهەشتت لێ دەکەین بۆ من بۆ بەڕێزت بۆ هەموو ستافەکە بۆ ئیمانداران بۆ هەموو دڵپاکێکی ئیماندار خوای گەورە داوای بەهەشتت لێ دەکەین و هەر شتێکیش لە بەهەشتمان نزیک دەکاتەوە لە کردار و لە گفتار خوای گەورە بەنسیبمان کەی بە فەزڵ و کەڕەمی خۆت ما خيت فردوس الأعلى يا رب العالمين لجهنم بدور مانكي ولا تصرفات وكردار وقفتاري أهلي دوزخيش والحمد لله آمين وصلى الله وسلم الحمد لله زارجة بارك الله فيك وإن شاء الله خدش ترازي بيت صحة طهارة واجبت روجي ونفيج وطاعته وهم قبيل آمين لقال همو بينراني برزيش خوا سلامتها إن شاء الله خدش ترازي بيت بارك الله فيك برنامج باشي في بردوامة
وبشتي نوفبراكا كرد ودنجا كي خوش ام دي بتايباتيجي الهوليرات قالوا بردوام